نێرانستان دەرسڵاوتان لێبێ دیارە ئەمڕۆ دەمانەوێ ئاشناتان بکەین بە عوزرەیەک لە عوزرەکانی فەقێتی لە شارۆچکەی بۆسکێن کە چەند ساڵێکە ئەو عوزرەیە چەندان خوێندکاری هەیە و دەیەوێ پێ بگەێنی. دەمەوێ سەرەتای دەستپێکی بەرنامەکەشمان لەوەوە دەست پێ بکەین مێژووی دامەزراندنی حوزرەکە لە مامۆستا بپرسین کەی دامەزراوە حوزرەکەیان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين وعلى آله وصحبه رضوان الله تعالى عليهم وعلينا أجمعين. سرتا بخيراتني دزگای میدیای ستاندرد دەکەین کە هاتوون بەسەریان کردین و حوجرەکەمان بەسەرکەنەوە یاخوا بەخێر بن. دیارە سەرەتای دروستبوونی حوجرەی بۆسکێن لەگەڵ هەبوونی حوجرە و فەقەی مێژوویەکی زۆر لە مێژی هەیە سوپاس بەخوای گەورە تا ساڵانێک بووە 40 ساڵ زیاتر لەمە و پێش ینی ساڵانێک بووە بگرە زیاتریش کە سەردەمێک بووە حوجرە هەبووە مزگەوتی نەبووە بەڵام حوجرەی هەر هەبووە حتا لە سەرگردی بۆسکێنی کە اختیارەکان دەجێڕنەوە سەردەمێک بووە کە فەقەی لێبوون ئێستا کە مزگەوتیان نەبووە واتە ینی بەبێ فەقەی هەر نەژیاون لە سەردەی ماوەسە مەلاو بەکری بۆسکێنیەوە خوازایداتەوە و دواتر دوایوی ماوەسایان دوایتر و فەقەی هەر لێبووە بەڵام تقریبا 40 ساڵێک لەمەوبەر بەهۆی زروفەکانی کە زروفانەی بەسەر وەزعی کوردستان و ئەوەنداهاتن حوجرە لە منتیقەی ئێمە بە تایبەتی کەم بوو بەسپاس بۆ خوای گەورەوە دەڕوا بۆ 5 ساڵ لە 2021ەوە ئێمە بەڕسمی بە ئیجازەی ڕسمی حوجرەمان بنیاد ناوەتەوە و دروستمان کردوتەوە سپاس بۆ خوای گەورە و الحەمدولله بە گەرم و گوڕیش بەردەوام زیاتر لە 12 فەقەی تێدا هەیە سپاس بۆ خوای گەورە کە لە فەقەی خارجی کە لە شوێنانەوە دێن ئێمەش لە خزمەتیان داینە. مامۆستا گیان ئێوە چەند فەقێتان هەیە لێرە و ئەو منهەزانە چین کە دەیان خوێنن لە عوزرەکەتان و میکانیزمی وەرگرتنی فەقێ لە عوزرەتان چۆنە وەکو چۆن خوێندکارێک لە کۆلێژ وەردەگرێ یاسا و ڕێسای خۆی هەیە یاسا و ڕێسای وەرگرتنی فەقێ لە عوزرەی ئێوە چۆنە؟ وەرگرتنی فەقێ لێرە تەبعاً فەقێ دەبێت تەمەنی 15 ساڵی تەواو کردبێ و ئەو جار ئیلتیزامات بەو یاسا و ڕێسانەوە بکاکەوە ئێمە لە حوجرەکەیدا هەڵمان واسیون کەویش بریتە لە بڵێن هەم بۆ چۆنیەتی بڵێ مەسەن دەرس خوێندنەوەی و دیسان چۆنیەتی ڕۆیشتنەوەیان بۆ ماڵەوە و دیسان وازهێنان لە هەندێک شت وەکو بڵێ مەسەن بە پێویست وەکو موبایل و ئەوانە و دیسان لە بەرکردنی دەرسەکان و ئەو دەرس و منهەجەی کە بۆی دادەنین چونکە دەرسی حوجرەی بەعامی لەبەرکردنە بەگشتی ینی هەمووی حیفزە ینی کەمی وایە حیزی تێدانە دەبێت توانای لەبەرکردن و ئەوانەشی هەبێت ئەوەوە بەنسبەت پرسیار دووەم کە دەفەرمی چەند فەقێ تەبعاً ینی ئەلحەمدوللا بەردەوام 12 فەقێمان هەبووە ئی خارجی فەقەی دەرەچی کە لە شوێنانەوە هاتوون بەڵام فەقەی ناوخۆشمان ئەوانیشمان چەند فەقەیەکمان هەنە سپاس بۆ خوای گەورە بەڵێ. مامۆستا منهەج مەبەستم ناوی ئەو منهەزانەیە کە دەیخوێن فەقێ منهەجەکە تەبعاً لە منهەجی فەقێعاتیدا لە قەدیم و زەمانەوە سەرەتا دوای قورئان تەواوکردن ختمی قورئان کە قورئانی ختم کرد ئەو جا دەست بە خوێندنی ئەحمەدی دەکە. ئەحمەدی ینی کە کتابێکە قاموسێکە کتابێکی زۆر گرنگ و مهمە لە قەدیمەوە هەر هاتۆ خوێندراوە کە بڵێ مەسەن قاموسێکە عەرەبی بۆ کوردی بە شیعر و بە نەزمە. دوای ئەو دیسان دەست بە خوێندنی عوامیلەکان دەکرێت وەکو عوامیلی جورجانی عوامیلی بەڕکەوی دوای ئەو دیسان دەست بە بینا دەکرێت دوای دەست بە تەصریفی زەنجانی دەکرێت دوای دەست بە ئونموذەج دەکرێت دیسان فەتحول قەریب کە فیقها ئەویشی لەگەڵ دەخوێنرێتە عیلمەکانیشی لەگەڵ دەخوێنرێت و فیقیش و دیسان دەرسی ئادابیشمان هەر هەیە ئاداب کە ئەویش هەر دەخوێنرێت و عەقیدەشمان هەر هەیە کەویش هەر دەخوێنرێت دواتر دیسان چونکە فەقێ تەبعاً سەرەتا ینی مەرحەلەیەکی هەیە پێدەوتێ سوختە تا مەرحەلەی سوختە ینی ئەو کتابە سەرەتایانە دەخوێنێ ئونموذەج و ئیزهار و بڵێ مەسەلا هەروە بێتەوە تەصریفی مەلاعەلی و ئەو جار لە تەصریفی مەلاعەلی و کە گەیشتە ئیستیعارە و جامی پێدەوترێ مستعید
بەڵام مستعیدێک کە بڵێ مەسەلەن وەکو ناس کە مستعیدی ینی ئێستا مستعیدەیە نییە کە بڵێ مەسەن ئامادەی هەبێ بۆ تاواکردنی خوێندن طبعا دوایی کە چوو بۆ کتابەکانی دیکەی سەرەوە وەکو بڵێ مەسەلەن مغنی طلاب و شەرح نەسەفی و یعنی بڵێ مەسەلەن سەید عەبدوڵڵاه و مختصر و ئەو جار جەم الجوامع ئەو کاتی پێ وتێ مستعیدی متمەکینە بۆ ئەوەی کەوا ئیجازەی مەلایەتی پێ بدرێ ئەو جار لەگەڵ ئەو منهەجە قەدیمە ڕسمێکە وەکو فەقەراتێک وایە بە حەقەت یعنی دیسان دەرسی دیکەشی تێدا دەخوێن دەرسی کتابی تازەش کە الحەمدولله ئێستا کتابی یەکجار زۆرە ئەوانەشی ینی بڵێ مەسەلەن لەگەڵدا دەخوێنی. مامۆستا چیا دەمەوێت پرسیار لە جەناب بکەم دەور و سەعیدتان چۆنە؟ قۆناغەکانی فەقێیەتی چەند قۆناغی هەنە؟ ئەو قۆناغانە چینە کە فەقێ پێیدا تێپەڕ دەبێت؟ سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم دەستخۆشتان دەکەم و بەرنامە جوانەکەتان وەکو دەرسەکانی ما کاتی دەرسەکانمان بەیانیان کە ساعت 8 دەست بە دەرسی دەکەین دەچینە ناو مزگەوتێ پاژەوە کەنانمان خوا ساعت 8 دەچینە ناو مزگەوتێ دەست بە دەرسی دەکەین هەتا ساعت 11:30 ساعت 11:30 هەتا وەکو بۆ 2 دەبێتە پشوو يعني فقيتوانە بۆ لەو کاتێدا ئیساحەت بکە و ئیساحەتی خۆی وەربگرێ لە ساعت 2 هەتا وەکو پێش بانگی مەغریب ئێمە دەست بە دەرسی دەکەینەوە ڕۆژانە دەرسی دەکەین دەرسی بۆ تعزیل دەکەین واتە بۆ مامۆسای حاضر دەکەین بۆ سبێنە بەیانی دەستمە حاضر بێ شەوانەش یعنی دوای لە کاتین بانگی عیشا لە بانگی عیشایەوە بەدواوە هەر دەبێتەوە دەرس هەتا وەکو ساعت 10 لە پاش ساعت 10 دە بۆ 2:30 کە فەقێ بۆ خۆی دەستنوێژی هەڵدەگرێ ویترەکانیەکەوە دەکات پاشان لە 2:30 دەست سەرجەی خۆی دەخەوێ بۆ نوێژی بەیانی دەبێ هەستێتەوە هەموو فەقێکەکان دەبێت موجود بوون لە نوێژی بەیانیش یعنی هەڵسانمان نییە و هەموو فەقێکەکان دەبێت موجود بن و هەستن بۆ نوێژی بەیانی وەکو قۆناغەکانیش سەرەتا کە فەقێ دەست پێ دەکا پێی دەڵێن سوختە کە سەرەتا هەموو هەر لە سەرەتای فەقێیاتی و لە زەمان و قەدیمیشەوە هەروە بووە کە فەقێ دەست پێ دەکات دێتە ناو فەقێیان لە مامۆستا لە لای مستعیدش دادنێ یعنی مامۆستا خۆی دەستی پێ ناڵێتەوە ئەو مستعیدێک کە بۆ خۆی ئاستی لە تەصریف مەلاعەلی و لە سویتی و لە جامیە دەست بەوانەی خواردتر دەڵێتەوە هەتا وەکو ئەوانیش تۆزن مستەوایان بەرز دەبێ و لە کتابەکان بەسەر دەکەون پاشان دەستەکەن مامۆستای و ئەو پێی دەڵێن سوختە کە سەرەتا دەست پێ دەکات لە سویتی و جامیش پێی دەڵێن وەک بڵێ مستعیدی لێدێ توانای دەرزگوتنەوەی دەبێ و دەتوانێت دەرسەکان بڵێتەوە و پاشان نەتاوە دەکات مختصر و جەمع جامع و ئەو دەکۆتایی پێدێ و ئینجازەی مەلایەتی وەردەگرێ و کاتێ مامۆستا گیان دەمەوێت پێم بڵێ لە ڕووی مادیەوە کێ هاوکاریتان دەکات چونکە حوجرە پێویستی بە مادیە طبعا حوجرە قەدیم و زەمان هەر لەگەڵ خەڵک ژیا و خەڵک هاوکاری کردووە خەڵکی خوا پێدا و خەڵکی ئاوەدانیەکان و ئەوان هاوکاری ئەهلی حوجریان کردووە ئێستاژ الحەمدولله جاران بڵێ مەسەلەن ڕادبە بووە بڵێن دەچوونە ماڵان سەردەمی بڵێ مەسەلەن چەند ساڵێک لەمەوبەر فەقێ هەر ئاوەدانی کە بڵێ مەسەلەن چەند ماڵێکی خوا پێداویان دەستنیشان دەکردن سێجەمە دەچون بۆ ماڵان و هەم نان و چیان بۆ خۆیان هەبەیە ئەوەشیان دەهێنایەوە بۆ حوجرەی باز ئێستا بە پێی گۆڕانی زروفەکەی ئەوانە الحەمدولله لەخوای بە زیاد بێ هەم خێرۆمەندیش زۆرە سوپاس بەخوای گەورە خێرخوازان هاوکاری حوجرە دەکەن بە تایبەتی حوجرەکەی ئێمە الحەمدولله لێرەوە پێم خۆشە کە بەڕاستی دەستخۆشی بەگشتی لە سەرجەمی خێرخوا ئەو خێرخوازانە بکەن کە دەستی خێریان هەبووە هەم لە دروستکردنی حوجرەکەماندا و هەم لە هاوکاری فەقێیەکانماندا بە تایبەتی ئەهلی بۆسکێنی کە بەڕاستی الحەمدولله سوپاس بۆ خوای گەورە زۆر مەردانە لە خزمەتدانە لە هەموو ڕوانگەیەکەوە جا سوپاس بۆ خوای گەورە بڵێن هاوکاریەکانمان تێر و تەسەلە الحەمدولله. ئێوە هەر لە حوجرە دەخوێنن وەکو گەنجێک یاخود لە خوێندنگاکانیش دەخوێنن ئەو خوێندنگانە کە حکومینە؟ دەربارەی پرسیارەکەت الحەمدولله وابزانم لەو سەردەمەی ئێستادا بۆ ئەوی دوای نەکەوین لە زانستەکانی دەرەوەش هەر نەک تایبەت بێ بۆ حوجرەی زۆربەی حوجرەکانی کوردستان وان لێ هاتوو کە فەقێیەکان هەم خوێنی ئەکادمیش بخوێنن و هەم خوێنی حوجرەشیان لەدەست نەچێ ئەو عیلمەی کە صلب و ئەو عیلمەی کە گرینگە بە تایبەت لە حوجرەیدا هەیە ئەوەشیان لەدەست نەچێ نسبەت حوجرەی ئێمەوە هەموو تەڵەبەکان الحەمدولله خوێنی ئەکادمیشیان هەیە و توانیمان الحەمدولله توازنێک ڕابگرین لە بینی خوێنی ئەکادمی و حوجرەدام بەرمونە بۆ خۆم الحەمدولله فەزلی خوای گەورە لە زانکۆش دەخوێنم بەشی پەروەردەی ئاینی و هەم لە حوجرەش دەخوێنم. پێم خۆشە بزانم پێم بڵێ خواردنی فەقێکان کێ حازری دەکا لەکوێوە بۆیان دێت خواردنەکەیان چۆن حازر دەکەن مامۆستا گیان؟ وەڵا خۆ پرسیارە ڕاستی منت کرد جەنابەت دەستخۆش بێ بەڵام
زیاتر ئەوانەی کە ئامادەی دەکەم پێم خۆشە وەڵام دەنەوە ئافەن با مەلا دیاکۆ پێمان بڵێ خواردنەکانی چۆن ئازر دەکا شێوازی خواردن ئازرکردنەکەی چۆنە؟ بەڵێ بۆ شێوازی ئامادەکردنی خواردنەکان نیوەڕان ئای دوو کەسە و ئێوارانیش بە ئای دوو کەسی ترە خۆمان شێوەکان ئامادەکەین و سەرمانگەکانیش کە کاتی ماڵەمان تەواو بێ کە دەینەوە ئیشەکان نوێیەکرێنەوە بە پێی جەدوەلەکان خواردنەکانی جەمەکان ئامادەکرێن بۆ منە جەدوەلی نیوەڕۆ جیاواز لەگەڵ جەدوەلی ئێوارە. دەمەوێت مامەستا لە جەنابەت پرسم سەردانیکردنەوەتان بۆ ماڵەوە چۆنە؟ کەی سەردانی ماڵەوەتان دەکەن و لەکوێوە هاتووی جەنابەت؟ خۆم خەڵک تۆمانم هەر لە تۆمانەوە هاتووم لە یاسای عودرەشدا 40 ڕۆژ بە 4 ڕۆژیان 4 ڕۆژان لێ دەچینەوە ماڵێ 40 ڕۆژان لێرە دەبین. دەمەوێت پرسیار لە یەکێکی ترتان بکەم هەر دەرسی دینی و قورئانی دەخوێنن یان زانیاری دەرەوەی حوزرەش دەخوێننەوە ئەو کتابانش دەخوێننەوە کە لە دەرەوەی منهەجەکانتانن؟ الحمد لله مطلعی خارجیمان هەیە و الحمد قورآن لەبەردەکەین و سیرەی ژیانی پێغەمبەر سەڵام دەخوێنینەوە و هەروەها هەندێک فقەکان بەجیا کتێبی دەخوێننەوە تا هەندێکیان کتێبی جێجا دەخوێننەوە هەندێکیان پێکەوەیە کتێبی دەخوێننەوە. مەسەجان دەمەوێت دوا پرسیارت لێ بکەم ماوەی فەقیهەتی چەندە؟ یعنی فەقێ دەبێت چەند بخوێنی کە ئیجازەی مەلایەتی دەدرێتی و فەقێ کە ئیجازەی مەلایەتی وەرگرت تەواو کۆتایی دێ لە عیلمی؟ بەنسبەت ینی ماوەی تەواوکردنی خوێنی فەقیهەتیە تەوان دەگەڕێتەوە هەم سەرجوهد و چالاکی خۆی بەڵام دەتوانرێ ینی بە ماوەی ئێستا سەردەمی ئەو ئێستا دەتوانرێ بە 5-6 ساڵ ینی خوێنی مەلایەتی و علومەکان تەواو بکات ینی و ئەو جار کاتێکیش کە خوێنی مەلایەت تەواو کرد و ئیجازەی پێدرا ئەو ئینسانەیە نابێ بڵێ وڵات تەواو یعنی من کۆتایی بە خوێندن هات بەڵکو ئەو کاتی ئەرکە قورسەکە لەو کاتیەوە دەست پێ دەکا یعنی لەو کاتیەوە بەڕاستی زیاتر دەبێ هەوڵدات و زیاتر دەبێ بکەوی مطالعات و شت بخوێنیتەوە و دەرس و دەور بکات و ئەو جار ئەگەر بێت و دەرس و دەوریش نەکا بە حەقەت ینی خوێندنەکە ینی نامێنێتەوە بە پێی خۆی دەپوکێتەوە ینی دا بۆیە دوای خوێندن دوای تەواوکردنی ئیجازەی مەلایەتی ئەو کاتی بەڕاستی ینی وەکو خوای عەزە وەجەل دەفەرمی ئینا سەنوڵقی عەلەیکە قەولەن ثەقیلا دەفەرمی ئێمە ئەو جار یعنی ئەرکی قورسمان هەڵدایە سەرشانی یعنی دوای ئیجازەی مەلایەتیە کابرا بەس بە ئیجازەکە دەیدرێتێ بەوەندەی تەواو نابێت بەڵکو دەبێ بەڕاستی هەوڵ و کۆشێکی چاک بدات و یعنی بڵێ مەسەن دەور و دەرسی هەبێت جا ئەوجار دەوری دەبێت لە ئیشەکەی خۆیدا. بەڵێ بینێرانی ستاندارد دیارە لێردا هاتینە کۆتایی دیدار و بەرنامەی ئەم جاریشمان لە حوجرەی بۆسکێنی هیوادارم توانی بێتمان حوجرەیەکمان پێ ئاشنا کرد بن.